تاوتوی زیاتری دۆخی هەردوو گەڕەکی ئەشرەفیە و شێخ مەقسوود دەکەین لەگەڵ دکتۆر ئەحمەد شەوقی توێژەری سیاسی لە عەفرین لەگەڵمانە. دکتۆر ئەحمەد سپاس کە ئامادەی لەگەڵ کوردستان 24 بۆچی دۆخەکە بە ئێرە گەیشت؟ سلااو و ڕێژ بووە و ji bo temaşevanên bînem û her wiha saviyê selametiyê ji xelkê me yê Kurd gel her du daxên Kurda li Helebê dimînin dixwazim. Êvî dikim ji Xwedayê mezin wan biparêze ji bo tengasiyê, ji van komkujiyan. Bi rastî yanî ev tiştî nakeve zor seyre, nakeve serî me ra û nayê qejirandin ku ev hêzên tundrew di nav her du saziyên welatê Sûriyê gelekî rij din ku wan her du taxan vala bikin ji kesên li wir dijîn, ji nişteciyên her du taxan. û şêweyeke rêbaziyane ev bîdirûne şer û bihevçûn û bi hemû cureyên çekan yê pir jiyalî hêzên bi ser hikûmeta veguhêz da li derdûrî her du taxên Kurda Şêx Mexsûd û Eleşrakiyê şer û bihevçûnan derdixînin û şêweyeke bêserûberî her du taxan bi çekên giran, bi tankan, bi topan, ne topên hawin, topên girantir her du taxan şêweyeke bêserûberî wek min gotî bombebaran dikin. Ev jî tiştekî yanî dînê bîra me û rastî planek heye ku ev her du tax netewlî şarayê Helebê bin. Bixwe her du tax ji Helebê ne ji deverek binin. Dibe tevlî Helebê bibin. Bes bi rêbaziyane hin hêz hene di nav wezareta bergiriya Sûrê da dixwazin yanî hunerê xwe berê çi kirine xelkê bibînin. Rewş gelekî firabe, rewş gelekî pîs e û ez dibêjim û destêwerdaneke bilind yanî jiyalî Amerîka ba çê nebe û jiyalî yanî hewêzên têkel di keşaya Sûrê da komkujiyên pir mezin yên ji ê berava Sûriyê pirtir bin. Jê Rûsya pirtir bin. Ji ber piraniya gel sevîle. دکتۆر دوایمین بەرەو پێشچوونەکانەوەیە کە سوپای سووریاڵێت بەم نزیکانە خەڵکی ئەشرەفیە و شێخ مەقسوود لە زۆرداری هەسە دە ڕزگار دەکەین. ئەمە ئەوەی لێ دەخوێنرێتەوە کە بەخۆشی بەیا بە ناخۆشی هێزەکانی سەر بە حکوومەتی سووریا هێرش دەکەنە سەر ئەم دوو گەڕەک و کۆنتترۆلی دەکەن؟ Ez dibêjim êrîşê bikin û destêwerdanek çê nebe yanî tu tiştîwana rawestînê tu neye. دەستوەردان لەکوێوە پێتان وایە کێ کاریگەریەکەی هێندە زۆرەکە دەتوانێت ئەمە ڕاگرێت؟ ji Amerîka da, ji Brêtanya da, ji Fransa da û xoşara li Tirkiye bikin, Tirkiye li ser sînorê wê sikinan dibidin. Ev şer gişt bi armanca û Heleb werê desthilatdarkirin ji hêzeke taybet bi ser hikûmeta veguhêz ra bê Kurd yanî Kurd wek kutel yanî wek komên sosyal û civak li ser hev nabêt Helebê dawînin. Bila çarpeze bibin, derbider bibin yanî nav daxên Helebê din dadin xem nakê bes di taxa da li ser hev bin qebûl nakin. بەڵام ئەمریکا دەستوەردان دەکا لەو دۆخە؟ Ez dua ew da me dua êviyê me ez dibême بەڵێ دکتۆر پێچە پەیوەندیمان لەگەڵت پشرابێ بەڵام هەوڵەین دواتر هاوکارانم ئەو کێشەیە چارەسەر بکەن وەری بگرینەوە
بۆی گفتوگۆی زیاتر لەسرم بابەتە بکەین بەڕێزان وەک دەزانن کە بەهۆی و گرژی و ئاڵۆزیانەی لە هەردوو گەڕەکی ئەشرەفی و شێخ مەقسوود دروست بووە گرژی و ئاڵۆزیەکان پەرەیان سندووە لەگەڵ دکتۆر ئەحمەد شەوقی گفتوگۆکانم درێژە پێدەدەم لە ئافرینەوە ڕاستەوخۆ لەگەڵمانە دکتۆر گوتم ئەمریکا پێدەچێت کە نێوەندگیری بکات لە نێوان هێزەکانی هەسەدەوە هێزەکانی سەر بە حکوومەتی ڕاگوزەری سووریا باشە ئەمریکا بەڵێ بەداخەوە دکتۆر دەنگی تۆ ناگاتە لای ئێمە پامنەری کوردستان 24 لە سووریا و ڕایگەیاند کە سوپا و گروپە چەکدارەکانی دیکەی سەر بە حکوومەتی سووریا دەستیان بە هێرشکردن بۆ سەر هەردوو گەڕەکی شێخ مەقسوود و ئەشرەفیە لە حەلەب دەست پێ کردووە و بەرەبەیانی ئەمڕۆژ هەزاران هاوڵاتی کوردی نیشتەجێ هەردوو گەڕەکەکە لە ژێر کاریگەری بردومانی هەڕەمەکی هێزەکانی حکوومەتی سووریاوە ئاوارە بوون و زۆر باشە دکتۆر ئامادەیە دکتۆر فەرموو تۆ پێم وابێ گوێبیستی پرسیارەکەی من بوویت فەرموو ئەم دووردا بوون مەگوت بۆ دەستێوەردانێک ژیالی یانێ هێزی نەفپەیمانە نەودەوڵەتی و تایبەت ئالی ئەمریکا دیپلۆماسی نایکردن و پوشار لەسەر حکوومەتە وەک و هێز یا سووری نەتێنکردن و هەنێکی دانوستاندن دەبێ یانێ وەک دەبێن خەتەکە سوور ترکی را وارێ باکردن سەرۆکاتیە ترکیە را و گانبن و شەڕی ڕاوەستینن و ئەف شەڕ نەبووی شێوەیە بێ تجاری یانێ ئەس باوەڕ ناکەم ذەمی و ئێ هەر هەرێ هێگن ببێ و هەر هەرێ یعنی طبیعت خواهی نباش بن دیگیشتی فجبروی دبی از دریاور جاره که دنگ باند دکم لسروکتی حکومت کردستانی جهر سی سروکتی را تایبت جبو جنابی سروکی پیشمرگه که مسعود البارزانی دبی لبک جالی وان داجی هاوی هاوجی کانبن یعنی نوبریه که بکن و ابشکار لسر هر دو تاخار راوسته تو تکلیا قصده بوان هر دو تاخار را تنه تو هیز قصده لهر دو تاخار تنه کسین هنه تنه هیزن اولکاری ها هندرینن لخوجهی لشیخ مقصود و وقت مگوتیجی سازین سیویلن یعنی این کشت و کوزاریه نه خزمتی دکن یعنی وقت فرناب کار شغلان دادن تش ده امنینن درمان ده امنینن نهار روش هر دو خا گلکی خرابه و ایش همچه خرابتر ببه دبی شر وری راوستاندن و از تشتکی جبیجم بینران و بو همیان را شر نتنی الاشرافیه و شیخ مقصود تیکرن دنوا حلب تفده ده شر تیکرن بس هر درکی شوایکی یعنی حلب تبدا ایتیک هبه بن آگر و حلب جی ابشر نمره حلب روشی حلب خراب ببه تپرس گریک سوری باور مکه چاره سر ببن یعنی ای همی وقت خواب ببینه و شرکی نوبخایی پر فرائه پیدا ببه دکتۆر پێتان وایە خراپبوونی ڕەوشی حەلەب سەردەکێشێ بۆ چی دیکە؟ بەرێوێ بەرخرابوونێ وایە ئەس دەبێژم گەرەکە ئەفشار یعنی یەکسەر ڕاوەستێ دەبێ شێوەیە دیالۆگێ گفتوگۆ هەیە لە شامێ لە حەلەبێ من بانگ لە یعنی دەسەڵاتیە خوجیە حەلەبێ کرد ببووە ڕاخفی بگو ئەف نەتە چارەسەریە هون بخوازن دو تاخا بکن بلکن تفدی حەلەبێ کن هون با شەڕی هەممی دکن هون نکانن یعنی تا زمان هەیە تا دیالوگ هەیە خیلی من ببیر ریادا نارن چما یعنی هندنرن الشامي چبو طبيعات شامي هنجي قولوا طبيعتنا ونخا عيار دكنو بيشاري ناس كنينن يعني هرو بيلكا جدار بداريه جاوريه زور سير جهرد طاخان از هاتم گلکی پر بو خلق جهرد طاخان دراویان يعني نا كرتانينا كردن عربن ارمنينا
يعني هر دو تاخ 300 مالبات 300,000 400,000 مالبات تدعي يعني بإجمال 700,000 کس زار و جن گالا پیر جن همید وان تاخان دانه چاوا اون به سروبری اون توپان داوه نو هر دو تاخان يعني گلکی نباشه دبی ابشر راوستی بەڵێ باشە دکتۆر ئەو ڕێکەوتنەی لە نێوان هێزە کوردیەکان لەگەڵ حکوومەتی ڕاگوزەری سووریا کرا لە دەی ئازار بۆچی نەیتوانی ئارامیە و ناوچانە بەردەوامی پێ بدات ها تا باش پرسەکە گەلێکی پاشە پشتی هەو ڕێکەوتنە دەهەی ئازارێ یەکی نیسانێ یەکی ئەپریلێ ڕێکەوتنەک مابرای هیزن خوجهی لشیخ مقصود و اشرافی و گوبرناتوریا حلبه یعنی پارێزەرە حلبه هاتە ئیمسا کردن ji 13 خاڵا بوو وان و تانەها هێزن سوباییە دەولەتێ وا ڕێکەوتنا jî bin pêkirin jî bi cî nakin yani وا ڕێکەوتنê da تاني انه هف ام دو تاخن جي حلبة دبي ام تبلي حلبة بن بس دبي درفتها بي يعني هيزن اولكاريا اندرين بمينن بكوري خرابن دبن سيوانايا وزارة كاري هندري سوري وهف هيزن سيفيل هنا كاري خراب رونن دبن سيوانية باريزارية حلبة دا 13 خال بين يكي نيساني عبر كابتن جيايا عبر كابتن جيايا بله دنگه متوا بله جملته دكتور زبال پر ضغط العوات تلفونهم كساياتيه بقوا كي اسمه نقدر بقارب ما صبرين كخمناكي اي تمام يعني شما كسبه برسيناكي يعني هون دخازن هر دو تاخ تبلي عويبن تبلي حلبن افتاخ بالي تبلي حلبنا بس شو قبول ناكن شما ونگری دادن به دیالوگ و گفتگو و دانستاندن سرکردایتی قصد شامیرا ای واجی چه نابی یعنی هر دو عالی دینا لوما کرن آخر اوان دلین لوی سربازی و هر دو گرککا لجردستی هسده اره هاو سیمپاتیزانتی هسدینا راسته بس هاو دبيجن جي تتي كلمة بهاو دانوستاندن جوري ين بلند دنوبا شامي وقصد دا تب بيواندي ما بيرتنا كا عم لبر لهاف بكن عم ببن اوليكار هاو جي لور لهاف بكن بس خيايا دست وردانا كا شرطي آيا يعني دخازن هر دو تاخان جي كردان والا بكن كردان پر بيشينن هناك هنا يعني براستيش كردا بكيلو قدرتن أمانجاك بس كردا؟ بس كردا قلنا بس كرد با شما يعني شما با شراب بيدرونا بواشي وايد توندو بيس يعني بيناكم كجياش بشريتي راستي بيهني جينوسايد على راس الترابيزه جوا شريتي يعني من کولانا ظهور بسر سریانا نبایا او تاخکی گریدای به اشرفیه و جدستپیکا کولانی دا حیات داویا کولانی تانکان و تابورک عسکر هزارا سکرینه لهمبر سیویلا طيب باشه یعنی چاوا بیانا ویسوی اماتن او هیز وکشیه ام بهیوی بینگو یعنی دانستاندن که وكيد بين هيفيك هاي شر راوستي بله ما تيري اف بجبو خلق جهرد الشاران درب بي اوارا بي ووارن خبور جينن جورجي هر كس هر اي واري عفريني هر جيا كيدن اولهي لي بيتر هاي حلبه بس از نهاد بيجن وبلا هميجي بزانبن يعني براستي تا اولهي حلبه بالتواهيد ايتنبه جو ابشر بردوام كي لهمبر با هر دو تاخان کەواتە پێتانوە چارەنووسی ڕێکەوتنەکەی دێ ئادار چی بەسەردێ؟ چارەنووسە ڕێکەوتنێ ئێب داوی ببێ و ڕێکەوتنێ پێدا ببێ
و از بێوی مەژبەر حتا سبەدا دەستێوەردانەکە دیپلۆماتیک ji pir aliyan va werê kirin yani ne bi hikûmeta Sûrê ra yên hikûmeta Sûrê dilivînin yên vê hêzna dilivînin vê hêzên dixwazin pêşeroja Sûriya nû pêşerojeke reş bê pir yani girêvkirî bê ne baş bê wan pêwendiya bikin û bêvî me sibeda da çareserîk pêda bibe û ev çareserî jî pêda nebe rewş wellahî gelekî xirab e mera rastiyê bêjî yani ticarî nabe mera dûr rastiyan bizibirê دکتۆر yani hemî yani tiştekî bêjim bi rastî giriye mera tê li hember mala min li Eşrefiyê dihûnî dijin nanê xwebirine û li wir man بله serma yani îşkî ecêb nebaş bû serma gelekî serma hebû seqa bû min bala xwedayê çar care çûm û hatim nizanekî ku biherin paşê cîranekî me hebû min pencerê vê re dankir çû nanîn hatin feqîra newêrin derbas bin herin mala dixwe ew hezara wekî wana li derba man li orta man ê baş e heva yani bercawendiyê kê tê de hene دکتۆر ئیلهام ئەحمەدیش کە بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوەی بەڕێوەبەرایەتی خۆسەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریایە دەڵێ کە وەزارەتی بەرگری شەڕی کۆمەڵکوژی لە دژی کورد ڕاگەیاندووە ئەوەی کە ئێوەش دەیبینن کۆمەڵکوژی کوردە جارێکی دیکە لەم دوو گەڕەکە ez ji dervayê îlhamê gotî yan negotî min jî ew gotin şûband bes bi rastî ew komelkujiya ê pêda bibe geheger şer nerawastê ew komkujî yani hana şêweyeke rêbaziyane dûrpêçkirina her du tax nahêlin ti tiştêk hebe û kerebe Eşrefiyê û Şêx Mexsûd jî qut bibûn çend rûne heftiyeke yani qasdî qut kirine û derman jî nakevî û şer jî pêda bibe şerî nav kolanan gelekî xirab e ez dibêjim hêzên ewlehiya Endirîn û hev kesên li Şêx Mexsûd dimînin teslîm nabin yani ê berxwe bikin ê bergiriyê xwe bikin ji ber tu dertine xêrî yan kuştin yan jî serkeftin yani malê xwe damane ev ne tu dertine ne pêda herin و ez dibêm çek jî hene yani ez hana texmîn dikim çekên giran jî ê derkevin tana ji alî taxên Kurda da tu bersivên bi çekê giran li hêzên bi ser hikûmetê van nekirine bes sibê û hir û şer giran bibe dijwartir bibe ew çek ê bi kar werin دکتۆر ئەوەندەی کە ئاگادار بن ینی باس لەوە دەکرێت کە کۆچپێکردنی زۆرە ملێ لە دانیشتوانەکەی دەستی پێکردووی ئەو دوو گەڕەکە شتێکی لەو جۆرە هەیە بە زۆر دەیانەوێت خەڵکی ئەو دوو گەڕەکە کە پێشتر خۆیان ئاوارە بوون و لەوێ نیشتە جێبوون جارێکی دیکە ببرێنە شوێنێکی دیکە ئاوارە بکرێنەوە نا ê pir têne efrînê ê pir têne efrînê ê pir têne efrînê yê derbiderî gelekî yani pêla derbideriyê pir bihêz e pir mekin e ê gîştê بله û ev derbideriya her gu şer dijwar bibe ê ew qas pêlê fere bibe û naj ev kesên Şêx Mexsûd û Eşrefiyê aware dibin derbider dibin têne efrînê ê kes û karê xwe li Efrînê hene tên Efrînê û ew rêveberiya Efrînê jî û encûmena neştmanî Kurdî li Efrînê ez dibêjim ew kirine ببوورە تەلەفۆنێک دن تێ دکتۆر من سپاسی تۆ ئەەکەم سپاس کە لەگەڵمان بووی دکتۆر ئەحمەد شەوقی توێژەری سیاسی تۆ شەتوانی وەڵامی تەلەفۆنەکانت بدەیتەوە لە عەفرینەوە لەگەڵم بووی زۆر سپاس